زیندانە سیاسیەکان یەکێکن لەو توێژانەی کە ئێمە زۆر قەرزارباری ئەوانین ئەوان لە ئەو کاتێک کە سزن بوون لەژێر چقوی تیژی ئەو ڕژەمە خوێن ڕێژەیە بوون ئەوانە توانیان جوانترین مقاومە بکەن ئەوانە شەهیدی زیندون ئێمە قەرزارباری ئەوانین ئەیسا کە ئێمە ئەتوانین ئاوا بین و بڕۆین بە لە سایی خوێنی شەهیدەکانمان زیندانە سیاسیەکانمان پێشمەرگەکانمانن بۆیە ئێمە وەکو مەڵبەندی ڕێخستنی سلەیمانی وەکو سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هاوسەرۆک وەکو مەکتەبی سیاسیمان ئێمە هەموو پشتیوانیەک لە داواکاری و لە ئیمتیاز و کانی ئەوان ئەەکەین و ئێمە چیمان بۆ بکرێت هەم لە ڕێگەی تیمەکەمان کە لە ناو حکوومەتایەوە خۆشمان وەکو حیزب پشگیریانەکەین ئەمە لە هەوڵین لەگەڵ کۆمەڵە لایەنەی و پەیوەندیداری وەکو حیزبی وەکو حکومی بۆ چارەسەری کێشە و گیرۆگرتی زیندانە سیاسیەکان بەپێی پەیڕۆی ژمارە پەیڕۆی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێ لەو خاڵانە کە شەهیدان دیارەبێت سوودمەند بن بەپێی ئەو یاسانی کە لە عێراقیە و زیندانی سیاسیش یەکێکە لەو خاڵانە داواکاری زیندانانی سیاسی ئیمڕۆ هەوڵدانە بۆ هەمارکردنەوەی یاسای ژمارە 11 بە هاوشێوەی یاسای ژمارە 4 عێراق